چوار جۆر هاوسەر هەن لە ژیانیاندا بەختەوەر دەبن، واتە ئەو چوار جۆر خێزانە لە خۆشترین ژیاندا دەژین. جا ئەگەر خوازیاری بەختەوەری خێزانیت وەرە با بە کورت و پوختی پێت بڵێ. یەکەم ئەو هاوسەرانەی ڕێز لە هەست و نەستی یەکتر دەگرن و بە چاوی ڕێز و گەورەیەوە تەماشا یەکتر دەکەن و کارێک ناکەن، خوای پەروەردگار لە خۆیان تووڕەکەن. دووەم ئەو هاوسەرانەی لەبەر هەژاری و ناخۆشیەکانی ژیان پشت لە یەکتر ناکەن، بەڵکو لە خۆشی و ناخۆشیەکانی ژیاندا پاڵپشتی یەکتری دەکەن. سێەم ئەو هاوسەرانەی لە غیابە یەکتریدا خیانەت لە یەکتری ناکەن و بەڵکو هەمیشە حەیا و حورمەتی یەکتر دەپارێزن و هەست بە چاودێری خوای پەروەردگار دەکەن. چوارەم ئەو هاوسەرانەی هەرگیز بە تووڕەیی ناچنە سەر جێگای خەوتن و بەڵکو پێش ئەوەی کە بخەون یەکتری ئاش دەکەنەوە. خوای پەروەردگار ماڵەکانتان پڕ کات لە ئاسوودەیی و بەختەوەری خێزانی.